وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عێراقی فیدڕاڵ ئەمڕۆ بە بۆنەی مانگی ڕەمەزانی پیرۆز بڕێک هاوکاری بەسەر ئاوارەکانی شەڕی چەکدارانی داعش لە قەزای سۆران دابەش کرد. ئەمانەوێ بە بۆنەی مانگی ڕەمەزانی پیرۆزەوە زۆرترین یارمەتی بتوانین بگەیەنینە ئەو نازیحانەی کە لە شەڕی داعشە لەم دەڤەرە کۆبوونەتەوە. بەشێک لەو ئاوارانە باس لەوە دەکەن چەندجار هاوکاری بۆ ئاوارەکان هاتووە بەڵام ئەوان لێی سوودمەند نەبوونە. چەند جارم سەعادات دێ ئەمە وەرناگرن یعنی نزانلو دەلێنەوە هاتیە لەسەر ناوی هاتیە بەخۆی دەبیم سەعادات وەختی دێ لە هەمویان دەبی هەموو وەرگرنەوە نییە نابێت تو وەردەگری ئەمە وەرناگرم بەخۆی وەزستان هەتا ئێستا سەعادەت هاتی ئەمە وەرمان نەگرتی. ئاوارەکانی عێراقەوە لە کوردستان نیشتەجێن بەم هاوکاریەی کۆچ و کۆچبەرانی عێراق ڕازی نین چونکە وەک خۆیان باسی لێوە دەکەن پێیان وایە هاوکاریەکان کەمن و بەشی پێداویستیەکانی ژیانی ڕۆژانەیان ناکات. ئەوە براکەم ئەوە هاوکاری کۆچ و کۆچبەرانە بەحساب بۆ مرۆڤەکان ئێمە چەند ساڵێکە ئاوارە بوون 2 ساڵە 2 ساڵ و نیوە 3 ساڵە کارتۆنێکیان بۆ ئێمە هینا کاکە خەڵک کوژراوە خەڵک وێران بووە ئاوارە بووە کارتۆنێکیان ئاخر کاکە کارتۆنێک هاوکاری نییە ئەوە بێڕێزیە هاتوونە بێڕێزی بە مرۆڤ بکەن بێڕێزی بەو خەڵکە بکەن ئاخر ئەوە کەی ئینسافی تێدایە بۆ خەڵک لە دەرەوەی سیم بانک ناکەن. بە ناوی خی گەورە و میهرەبان برایانی بەڕێز باوەڕتان بەخوا هەبێتن تەماشا ئەو خەڵکەکەن ڕاوەستاون تەماشایان کە باوەڕکە نەدادگەری هەیە نەسڕە هەیە ئەوەی واستەی هەبی وەڵا وەرەگریتن باوڕت بەخوا هەبێتن ئەو کارتونە هەموو لەسەر یەکدانراون ئێمە بە ڕۆژوین لە بەیانیەوە هاتوین تەماشاکە باوەڕکە تەماشاکە ئەوە 2 جار وەرگرتی تەماشاکە ئەو کارتۆن هەموو لەسەر ئێستا یەک شەم دەگەڕێنەوە جارشتر ئێمە بە ڕۆژون کاکە وەڵا 10,000مان لە بەرکەدا نییە یعنی ئەوە لە کوێشتی وا هەیە من لە بەیانیەوە کەم ئەندام لە بەیانیەوە ڕاوەستاوم ئێمە 2 نەفەرین منیش دووەمم بەس ئێمە ئەمانەوێتن کە جنسی خۆمان لێرانە کۆمەڵێک ئەوانەی کە کەم ئەندام بوون ڕۆیشتن هەندێک شماینە ڕاوەستاینە وەڵی نەمانتوانیوە هیچ هاوکاریەک بەدەست بینین. بەهۆی شەڕی چەکدارانی داعش بە هەزاران هاوڵاتی عێراق ئاوارەی دەبەری سۆران بوونە و لە ئێستادا بەهۆی ئازادکردنی بەشێک لە ناوچەکانیان لەلایەن پێشمەرگەوە بەشێک لەو ئاوارانە گەڕاونەتەوە سەر ماڵ و حاڵی خۆیان. ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام